کۆیە لە ساڵی 1950 لەدایک بووە لە ساڵی 1975 بڕوانامی بە کالیۆرۆسی لە زمان و ئەدەبی ئینگلیزی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغداد وەرگرتووە. 35 ساڵ مامۆستای زمانی ئینگلیزی بووە لە خوێندنگەی دواناوەندی و ئامادەی و پەیمانگەڵ و زانکۆکان لە عێراق و کوردستان و لیبیا و ئایرلەندا. 20 کتێبی چاپکرانی هەیە لە بوارەکانی ڕخنەی ئەدەبی شعر کە لە پور و کلتوری کوردی بابەتی پەروەردەیی و ڕۆشنبیری و ژینگەیی ئەندام و بەڕێوەبەری نووسین و سەرنووسەری 4 گۆڤاری کوردی بووە بە ناونیشانی گۆڤاری کەلتوری کورد، گۆڤاری ژیاری پەروەردەیی، گۆڤاری شارەوانی، گۆڤاری کەکۆن. دەیان سیمینار و کۆڕی لە بواری ئەدەب و کە لە پور و کلتور و بابەتی زمانەوانی و پەروەردەی و ژینگەیی و گێڕا و بەشدار لە چەندین فستیڤال و کۆنفرانس کردووە لە پەیوەست بەم بابەتانەوە. چەندان پێشەنگای هونەری و میناتۆری لە کوردستان کردوێتەوە و چەندان کاری هونەری و بەرجەستەی لە شاری کۆیە دروست کردووە. لە ڕۆژنامە و کۆنڤارە کوردیەکانە بەردەوام بابەتی فرەبابەتی بڵاو کردوێتەوە، سوپاسنامە و خەڵاتی لە بوارەکەدا چنیوەتەوە. ئێستا ڕەوەندە لە نێوان ئێرلەندا و کوردستان. خۆشحاڵیی گەرمی لێ دەکەین و بفەرمونون جەنابشتان بابەتەکەتان چڕکەن و لەماوەی دەدخۆلەکە ئینشەڵڵا فەرموون. بەخێر بێنتان هەر چاوانم. بابەتەکەم پێکە و ئایندەی زمانی کوردی لە نێو زمانەکانی جیهاندا لە ساڵی 1943 بۆ یەکەم جار زاراوەی ئاسایشی نەتەوەیی لە ئەڵمانیا بەرجەستەکرا بەوەی کەوا ئاسایش و ئەمن و نهێنی کایە سیاسیەکان و سەرچاوە سروشتیەکان و سەرچاوە ئابووری پیشەسازی و هێزەکانی سەربازی بکرێت. بەڵام لە هەمان کاتیشدا سەرچاوی مرۆیمان هەیە کە پێویستی بە ئاسایشی نەتەوەی هەیە، ئەویش هاوڵاتی و نیشتیمانیان دەگرێتەوە لەگەر ژینگە و زمان. بۆیە زۆر لە مێژە لە ساڵی 1934 بیرەوە کراوە دەستگایەک مەڵبەندێک بدۆزینەوە بۆ ئەوەی چاودێری کۆی زمانەکانی دنیا بکات و ئەوە بوو لە ساڵی 1998 لە زانکۆی ئۆکلاهاما یونیڤەرسیتی ئەو دەستگایە دامەزرا و لە ساڵی 1998 ISO-یان دەتوان بۆ هەر یەکێک لە زمانەکان و شێوەزارەکانی زمان کۆدێکی تایبەتیان دانا. ئێستا ئەو دەستگایە ئێستا ئەو مەڵبەندە لەژێر چاودێری یونسکۆیە لە نەتەوە یەکگرتوەکان. لە ساڵی 1950ەوە تا بۆ ئێستا ئەو دەستگایە 25 ژمارە گۆڤار یان ئینسایکلۆپیدیای دەکردووە بە ناوی ئێنسەلۆگ. ئێنسەلۆگ یانی چی؟ یعنی کەتەلۆگ یان ئینسایکلۆپیدیای هەموو زمانەکان. ئێستا ژمارەی 25 قسە دەکات لەسەر کۆی زمان و شێوەزارەکانی ساڵی 2021 و ساڵی 2022 لە ئەمازۆن هەیە دەتوانن بکڕن نرخەکەی $585 یەک دانە. لەو ژمارەدا 7,153 زمان شێوە زمان قسەی لێوە کراوە، لە 234 دەوڵەتان 215 خەریکی تێدایە و هەندێک زانیاری دیکەش. لەو دەستگایەدا ئیش دەکرێت لەسەر سێ بنەما. یەکەمیان زمانێک وەردەگرن، دوای لایەنی جوگرافی بەسەر چەندە بڵاوبووەتەوە، دومیشیان ئەو زمانەکە دەکەن لە زمان لە بۆ شێوە زمان لە بۆ زار لە بۆ بنزار لە بۆ تاکە کەس هەر یەکێک لەو شێوە زارانە بۆ شێوە قسەی لێوە کراوە. چێن ئەوانەی کە سەرپەرشتی ئەو گۆڤارە دەکەن 5,000 کەس کە نازانن چێنە هەمویان خۆبەخشن لەو گۆڤارە یان لەو ئینسایکلۆپیدیایشەکەن. ئەوانە بریتین لە زانایانی زمانەوان لینگویستیک سکۆلاریست، بریتینە لە سۆسیۆلینگویستیک زمانناسانی کۆمەڵایەتی، پلاندارانی زمان کە مامۆستایانیش دەکرێتەوە، پەروەردەکارانیش دەکرێتەوە، و هەروەها ئەنترۆپۆلیستی زمانەوانی وانە هەر یەکەی کۆمەڵێکی تایبەتن پسپۆری تایبەتی خۆیان هەیە. لەو ئینسایکلۆپیدیایەدا کۆی زمانی دنیا ئەو 7,150 زمانە دابش کراوە بەسەر 14 زمان. باشترین زمان زمانی سفرە و چاردەبینیش زمان ئەو زمانەیە کەوا لە ناوچووە. لە دوای زمانی سفرەوە زمانی نەتەوەییمان هەیە، لە دوایەوە زمانی پارچەییمان هەیە، لە دوایەوە ئەو زمانی کە لە زۆر لەتەوەدا باوە، لە دوایەوەش کە ژمارە 4 زمانی پەروەردەیی ئەو زمانی کە لە کۆی زانکۆیەکانی جیهاندا دەخوێندرێ، و ژمارە 5 زمانی پێشکەوتوەکانە. زمانی 6 بوویتە دوو بەشێکیان زمانی بەهێزە، بەشی دووەمیان سکسبی ئەو بەشەیەکەوە مەترسی لەسەرە. ئەوجا لە دوایەوە درست دەکەوێت ژمارە 7 ژمارە 8 ئەی ئەو زمانەیە لە ئاوەزینگە لە سەرمەرگە 8 بی ڕوحی داوە و ڕوحی نەداوە، 9 ئێستاوە لە هۆشخۆی چوە لە کۆمایە، و 10 ئەو زمانەیەکەوە
کۆچی دوایی کردووە. زمانی کوردی کۆدەکەی 639 حرفەکەشی کەی و ئارە. ئێستا لە دنیادا 2549 زمان بۆ زمانی کوردی هەیە کە دەکات 136. بەڵام قۆناغی پێنجەمیان زمانی پێشکەوتووە کە قۆناغی لە پێش ئێمەە ژمارەکەیان 1563 زمانە. ئەو زمانانی مەترسیشیان لەسەرە 1519 و زمانە مردوەکانیش لە ساڵی 1950 تاکو ئێستا 373 زمان یان شێوەزار مردووە ساڵانە تقریبان 6 زمان دەبریتن. ئەو دەستگایە کە ئیش لەسەر زمان دەکاتن قسە لەسەر بەکاربەرەکان دەکات چێنەوەی ئەو زمانە بەکاردەهێنن بۆ دەمیشان سروشتی بەکارهێنانی ئەو زمانی چییە. بۆ نمونە ئەگەر باسی بەکاربەر بکەین کۆمەڵی چیگسکەنە مامناوەندینە یان گەورەنە دایک و بابەکانیان بە کوردی قسان دەکەن یان نا ئەو زمانە بەکار هاتووە یان بەکار نەهاتووە. ئایا ئەو زمانە سێریکن چەند گرنگە کەلتور و کەلەپولی خۆی گرنگی پێداوە یان نە ئەو نمرەی لەسەرە. وەڕۆها ئایا ئەو زمانە لە شوێنێکدا هەیە زمانێکی دیکە هەیمەنەی بکاتە سەری و لە ئاخریشدا کە زۆر زۆر گرنگە ئایا ئەو زمانە ناسنامی هەیە؟ ئەو زمانە ناسنامی نییە کەوا سایکۆلۆژیان مردووە. بۆ نمونەتەوەیەک یان گەنجێک یان کۆمەڵێک یان شتێک بە سایەتی زۆر سوود تەماشای زمانەکەی خۆی بکاتن. بەڵام لەبارەی بەکارهێنانەکەی و تەمەنە چەند زمانێکی لەگەر بەکاردێ زمانی دووەم چیە زمانی بەکارهێنانی وە چۆن ئەو زمانە دەگەیەنرێتە منداڵان. بەڕێزانم ئێستا کە ساڵی 2023 ئێمە دەبێت کار بکەین لەسەر ئەوەی زمانی کوردی لە قۆناغی 6 ئەی بگوازینەوە بە قۆناغی 5 بۆ قۆناغی دیڤەلۆپینگ. لەو گۆڤارەدا باسی ئەو ڕست پاردانی کرد و هەرێک لەوانە چۆن دەتوانێت باسێک بدا بۆ پێشکەوتنی زمانەکەی لە قۆناغی 2 بێتە قۆناغی 1. لە هەمان کاتیشە پێشی گوتی مەترسیدان چییە؟ خوانخواستە لە قۆناغی 2 بچێتە قۆناغی 3. بۆ زمانی کوردی کە لە سکستیە ئێمە سێ شتمان لەسەرە کە دەبێت کاری لەسەر بکەین لەو ڕۆکەوە دەبووان 30 ساڵ پێش ئێستامان کردبە بۆ ئەوەی بچینە قۆناغی پێنجەم قۆناغی گەشەکردنی زمان. ئێستا زمانی کوردی لە قۆناغی بەهێزێکدایە توانای گەشەکردنی هەیە توانای پەرسەندنی هەیە. بەڵام ئایا گەشەی پێ دەبین ئایا پەرەی پێ دەبین دەبێت سێ شت بکەین. یەکەمیان گرافیزیشن هەر چ شتێک بە کوردی نووسراوە لەسەر تا حسابە. ئێوە هەر شتێک دەکەن لە کتێبەکان لە ڕۆژنامەکان لە گۆڤارەکان تەنانەت هێمایەکانی سەرجادەکانیشتان بە زمانی کوردی تەنانەت ئەو تابلوانەی کە لە شەقامەکانی نووسراون. بەڕێزانم ئەگەر هونەرمەندێک تابلۆی بچێشێ هەندێک کیتی لەسەر بێ هەندێک وشەی لەسەر بێ ئەوە نمرەی لەسەر ئەوە بوسێریکەم لەو تابلوانە لێرە هەندێکمە ڕەمز و هەندێک پیتمان لێرە هەیە. ئەوە پێویستەوە گرنگی پێ بدرێت زۆر بە گرنگیش نرخی بۆ دابدرێت. خاڵی دووەمیان ستاندەرایزیشن بە ستاندەرکردنی زمانی کوردی. بەڕێزانم زمانی ئینگلیزی سکۆتیش ئایریش لەنگویج ئەوانە هیچ کێشەیەکیان نییە زمانەکەیان زمانی ستاندەرە. بەڵام کە ئەو زانایانەی پسپۆڕە زمانەوانی دێن لەسەر زمانی کوردی قسان دەکەن شتێکیان نییە کە تایبەت پێ بە زمانی کوردی. ناچار دەبێت لە سەر هەر چوار شێوە زارەکەی زمانی کوردی قسان بکەن. ئەوە یەکێک لە خەسڵەتەکانی زمانی کوردیە. خاصەتی دووەممان چییە؟ سەری ئەدەبی عەرەبی بکات. هەرچی ئەدەبی باڵای زمانی عەرەبی هەیە بە عەرەبی فەسیح نووسرایە. بەڵام هەرچی ئەدەبی باڵای زمانی کوردی هەیە بۆ چوار شێوەزارە نووسرایە. دەبێت کارێک بکەین هەر هیچ دەبێت نەخشەیەک دانین پرۆگرامێک دانین بۆ ئەوەی هەمان دات. چونکە گوتم ئێمە زمانەکەمان بۆ هەموو زمانێکانی کە لەژێر چاودێریە. باوەڕ بفەرمونە لەسەر لێرەوە کۆنفرانسەتانەیە ئەو نمرەی لەسەرە ئەوان دەزانن چێ وای ئەو خەبەریان بۆ دەنێرێت ئەو نهێنێ باسی ناکەین. خاڵی سێمیان کە دەبێت کاری لەسەر بکەین مۆدرنایزیشن بە مۆدرنکردنی زمانی کوردی. دەبێت چی بکەین؟ چەندمان تەرجمە کردووە. ساڵی پارێکدا لە 2022 4 ملیۆن ناونیشانی کتێب لە جیهان دەرچووە. چەند لەو ناونیشانە ئێمە بابەتی زمانی کوردیمان وەرگێڕاوەتە سەر زمانەکانی دیکە دەپێچەوانەوە بابەتەکانی زمانی دیکەمان بتوتە سەر زمانی خۆمان. دومیان بە پیشە سازکردنی زمانی کوردی. ئایا کە مۆبایلێکت ئایا کە لاپتۆپێکت ئایا کە تەلەڤیزیۆنێکت دەکڕی بەرنامەکانی تێدا هەیە وەکو ئینگلیزی و عەرەبی تێدا هەیە بەرنامەکەی دەباتەوە بە ئینگلیزی یان بە عەرەبی من تەلەڤیزیۆنەکان بۆ ڕزانیارەکان بکڕنەوە بە زمانی کوردی نووسراوە کە دەرنامەیەک دەکڕی لەپاڵ زمانی ئینگلیزی و ئیسپانی فەڕەنسی بە کوردی باسی ئینسترەکشنز باسی و دەرمانەکاوە چۆن دروستکراوە چۆن بەکاردێ تەنانەت پاکەتەکەی
سوبکارتۆرەکەی تەلەڤیزیۆنەکە تەنانەت کارتۆکەی دەرمانەکە بە کوردی لەسەری نووسراوە یا نەنووسراوە ئەوە دەرەجەی لەسەرە. خاڵی سێمیان کە شێخ زەفەر باسی کرد بەڵام زۆر بە کوردی باسی کرد بە سکیولاریکردنی زمانی کوردی. ئەمە کوردی لەگەردی و لەگەر ئەتمانیکردنیە. ئێمە تاکە زمانی لەوە ئەڵگەیەدا زمانی کوردمانی ئاشووری ئێمەی ئەوانان لێرە ئایا وەکو بێز لە زمانی خۆمان دەگرێت بێز لە وان کوردی ئایا ئێمە هەوڵێکمان هەیە بۆ ئەوەی ئەوان لەناو خۆماندا بتاوێنینەوە ئێمە دی بە زمانێکمان چۆن خۆش دەوێت چۆن ڕێز لێ دەکرێت هەرچی زمانێک لەو کوردستانە بەکاردێت دەبێت بە هەمان چاو بەبێ فەرق و جودایی تەماشای بکرێت. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم ئایا پرۆگرامەکانی خوێندنی ئێمە فەرق و جودایی تێدایە لە شێوەی پرۆگرامەکانی باڵێ لەسەر قوتابخانەی حکوومی ناحکومی پێیاوە لە هەمان کاتیشە لە بینی نێر و مێ لە هەندێک قوتابخانە لە هەندێک بابەت لە ئەفغانستان بابەتەکانی پرۆگرامەکانی قوتابخانەی ژنان یان کچان لەگەڵ کوڕان جوازە خۆشبەختانە لە کوردستان ئەومان نییە. خەڵی ئاخریان بە مۆدرنکردنی زمانی کوردی ئەوە وەکو تاچێک وەکو پێشەسازی وەکو کەلتور وەکو ئایدێنتیتی وەکو لایەنە ڕۆحیەکە کە بەلاوە زۆر زۆر بهێمانە. شێوازی نووسینی زمانی کوردی چۆنە؟ لەو کاتێکە کە گفتوگۆی دکتۆرا یان مەسەرنامەک دەکرێت پێنج مامەسای زانکۆی خۆشەویست و بەڕێز دانیشتوونە بەڵام نەفلێکسەکەی پشتیان کە دکتۆرا لە زمانی کوردی وەردەگێنێت 34 وشەیە 16 غەڵەتە ئەو نمرەتان لەسەرە دەرەجەتان لێ دەشێتن. هەروەها ڕێژەی خوێندەواری لەناو کوردان چەندە؟ چ زمانێک باڵادەستە لە کوردستانی خۆمان ئەدەب بەڵاوکراوەکانمان چەندمان بەکارهەست هەیە چەندمان بە تیپ و CD DVD هەیە ئیبوک تازە گوتم 4 ملیۆن تایتڵ کتێب چاپکراوە ساڵی ڕابردوو بەڵام 12 ملیۆنیش ئیبوکمان هەیە کتێبی ئەلکترۆنی دەبێت کورد چەند ژمارە لەو کتێبەدا هەبێ و هەموو نمرەی لەسەرە بەپەتاوی دەکەم. بابەتەکەی دەوڵەمەندە بابەتەکەی لە هەمووی بەڕێزان ئەو ڕادیۆ تەلەڤیزیۆنەی کە ڕۆژانە دەیبینن و ڕەخنەی لێ دەگرن لە مانشێتەکان هەموو نمرەی لەسەرە هەموو بۆیان بێتێ ڕۆژ بۆ ڕۆژ ئەو نووسینە نووسراوە دەمرێت بۆ زیاد ناکە ئێمە دەبێ هەوڵ بدەین لە قۆناغی سپسئەی بچینە قۆناغی پێنجەم لە ئاخیریشدا چەند کەرەستەی تۆمارکردنمان هەیە. ئێوە دەزانن ئەو سێ برادەرێک کە ئەوڕۆپای ساڵێ لە پەنەڵی یەکەم بەشدار بوون سەرکەوتوونەبووین ئێمە ئەوە دەرەجەتان لێ دەشتێت. ئەوە دووەمین کۆنفرانسە کە من لە سولەیمانی دەیکەم لەهۆ دووچەند داتەشۆیەکان فەشەلی هێنا. وا دەزاننەوەی ئەتیادی کەس قسەی لەست پێ ناکرێت. ئێوە کە دەچن دەخوێنن لە فەڕەنسا یان لە ئەڵمانیا دەبێت 6 مانگ دەورەتان هەبێ بۆ ئەوەی فێرە زمانی فەڕەنسی و ئینگلیزی بن. ئازیزان جیهان بۆتە دوو جیهان. ئێستا هەرێکی لێوە بچێ لە ئەوروپا بخوێنێ دەبێت 6 مانگ بخوێنێت چۆن کەرەستە تەکنۆلۆژیەکان بەکاردەهێنێ. پێ دەڵێن ئیدیتێک من لە بەشێکی گۆڤاری ژیان بە درێژی بەدەڵاقمە قسەم لەسەر کردووە دەرچووە بەشەکەی دیکەشی ماوە. ئەدی میدیای ئێستاکە چەندە کوردەکان مۆبایلی بەکاردەهێنن. ئەو SMS نامەکە لەگەڵ چاتەکەی کەدێکی دەرەجەی لەسەرە. ئەمە ئاگاداری کە نامەکانتان بۆ دێ ئێوە بە قەشمەری بە فشەوەری دەگرن بەڵام چاوێک هەیە ئەوە نمرە چۆن مامەسا نمرە بۆ خوێندکارەکە هەیدا دەدرێت ئێوە کورد هەمووتان خوێندکار نمرەتان بۆ دادەندرێت. ئەمە چەند ئامێری ئەلکترۆنیمان هەیە لە ماڵەکەماندا و هەروەها MP3 ئەدی وێب پیجز کە زانکۆیەک نمرەی بۆ دادەندرێت لە ڕەنکینگ لە خاڵبندی لەبەرەوەی دەڵێن ئەوەندە پیجەی هەیە لە هەمووشیان گرنگتر ئێمەی کورد چەند شتی کوردی داونلۆد دەکەین. ئێوە دەزانن کە تەماشای تەلەڤیزیۆنێکی بڵێن BBC دەکەین. BBC لەوێندا دەزانین ئەو دەقەی ئێستاکەدا ئێستا سەعات 15 دەقیقەیە چەند ملیۆن کەس تەماشای بەرنامەی دەکات. ئەدی لەو کاتی کە ڕێکلامێک دەکرێت ڕێکلامێک دەکرێت باڵێن بۆ هێرکان ئەو شەریکەی هێرکەی ئەوەندە ملیۆنەی داوە لە بەرچی چونکە BBC پێی گوتووە لە سەعات ئەوەندا لە فڵان کاتیدا ئەمن 23 ملیۆن بینەر هەیە ئەگەر هەشتەی هەبی شەریک دەشکاتی لێ دەکات چون دەزانێت دەبوسرێ کەواتە تو لەو کاتی داونلۆدێک دەکەیت دەکەن تۆ ئەوەندە شتێکی زۆر زۆر ئاساییبی یان خوێندکارێکی زانکۆ ئەوە هەمووی لەسەرە ئەوان دەزانن بە کوردی چەندە ئەو لەدە کردووە بە عەرەبی چەندە کردووە بە ئینگلیزی چەندە کردووە. ئەدی ئەو ئامێرانەی کە ئێستا هەمانە
ئەو ئامێرە تەکنۆلۆژیانەی ئێستا کە بێدرن ئیدیتێک لە قوتابخانەکان لە دائیرەکان لە پەیوەندیمان لەگەڵ وڵاتاندا ئەبی تاسە پەیوەندیمان نەبوو برادێک لە سوید بوو برادێک لە فندڵا بوو ئەوە هەموو دەرەجێ لەسەرە لە پەیوەندیەکەتان دومیشان ڕێژەی ئەو بەکارهێنانە لە چاو وڵاتەکانی دیکە چەندە بەڕێزە لەو کاتێک بڵێن بۆن و لە باسی زمانی شێوەزاری کرمانجی دەکات کە حەفەکەی KMR کۆدەکەشی شەش باسی ئەوەی کردەوە زمانە چۆن دەخوێندرێتەوە لەکێ بەکاردێن مەترسی چی لەسەرە چۆنێکی بەکارهێنانەکە هەیە بۆ نمونە کاتێکی زۆر کورد دەکەمەوە لەو کەتەلۆکەدا دەڵێ 35 ملیۆن خەڵک لە ناوچە کوردەکانی باکوور دانیشتوودا بەڵام 15 ملیۆن بە کوردی قسە دەکات لەو 15 ملیۆنە لە 156 دانیشتوانی شارن باقیەکەی دانیشتوانی کوردەکانن زمانی کوردی لە کوردەکان لە باکووردا هیچ مەترسیەکی لەسەر هەیە بەڵام زمانی کوردی لە شارەکاندا مەترسی لەسەرە لەبەرەوەی خوێندن بە کوردی نییە ئەو منداڵش کە لە ماڵەوە دەگە دایک و باوکی قسان دەکات گەنجینەیەکی فەرهەنگی زۆر کەمی هەیە کە تەماشای تووپانی دەکات دەبێت بە چی باسیش دەکەم بکات چونکە لەگەر دایک و باوکی ئەو زاراوانەی نییە بەڵام بە زمانی دەبێت داچارەوە لە زمانی تورکی بکات چونکە بە زمانی تورکی ئەتوانێت باسی ئەو یاری و ئۆتۆمانێ بکات ئەو پێویستەوەی چێکە لە خەڵکان کە مەترسی لەسەر دوای دێتی سەر باسی زمانی شێوەزاری سۆرانی دەکات باسی ناکەم مەترسیەکی دیکە کە باسی زمان دەکاتە لە زمانی کوردیدا کوردەکانی ئەوروپایە ئەو کوردانەی کە لە ئەوروپا لە ئەوروپا لە ئەسترالیا لە کەنەدا لە دەرەوەی کوردستان کە تەمەنیان لەسەر و 20 ساڵە هیچ کێشەیەکمان نییە پەیوەندیان پێوە دەکەن بە کوردی دەنووسن بە کوردی دەخوێنەوە بەڵام نەوەی یەکەمی وان سەرەتای ترسی هەیە نەوەی بۆمیشیان کەشن و تێکەڵاویان لەگەر چینی و ئەڵمانی و هیندی و فەڕەنسی و ئینگلیزی کردیان بۆی هەیە کە زمانی کوردیان لەبێت بچێتەوە ئەوەش پێویستە دراست بکرێتن مەوە خۆمان بەش بە حاڵە خۆمان لە ئێرلەندا ئەو قوتابخانەی کوردیمان کردیتەوە بۆ منداڵەکان بۆ ئەوەی فێر بن هەر خاڵێکی دیکە لەسەر ئەو بابەتەوە بۆ سێ مەترسیەکەمیان کوردستانی باکوور لە 156 شارەکە زمانی کوردی مەترسی لەسەرە دووەمیان کوردەکانی ئەوروپانەوەی یەکەمەوەی دووەم ترسی لەسەرە کوردی ڕۆژ ئاوا کوردستانی باشوور کوردستانی ڕۆژهەڵات هیچ کێشەیەکی نییە ڕاستە خوێندنی لە ڕۆژهەڵاتدا بەڵام زمانی کوردی لە ڕۆژهەڵات لێرەدا پێشکەوتووترە هەر جوانترین بەڵگەتان پێ بدەم دوێنێکە لە بۆیە پانێڵێکە بوو لەسەر زمانی کوردی هەر چەند پێشکەشکەرەکە خۆشەویستەکانی ڕۆژهەڵات بوون خاڵێکی دیکە ئێمە جگە لەوانەکە ئەو کەتەلۆگە دەرەجەی لەسەرداناوە زمانی ئاماژەیە ئێمە دەبێت ڕست لەو کەسانش بکردن کە نابیستن کە ناتوانن قسە بکەن تەنانە لەو کەسانی کە نابیناشن ئایا ئێمە زمانێکی ستانداری ئاماژەمان هەیە زۆر جار ئێمە لە تەلەڤیزیۆن دەبینن بە ئاماژە دەنگ و باس لەخوار دەخوێنێتەوە بەڵام پیتی کوردی دەنگی کوردی توازە لەگەڵ فەڕەنسی لەگەڵ ئەڵمانی ئایا تاکو ئێستا کەس لە زانکۆیەکان هەوڵیداوە چۆن ئێمە ئەرفوبی لاتینی کوردی عربیمان هەیە بەڵام ئایا زمانی ئاماژەی تایبەت بە خۆمان هەیە کە ڕەنگە لە 103 لە 104 خەڵکی کوردستان بتوانێت هەستبەت بکرێت بەڕێزانم لە ساڵی 2000 یەکێک لە شێوەزارەکانی زمانی کوردی مرد هیچ کەسێک قسەی پێ ناکات ڕەمزەکەشی BIF ئەو شێوەزارە زمانە لە ناوچی باسان بوو جوولەکەکان قسەیان پێ دەکرد کە چوونەوە ئیسرائیل کە چوونەوە فەڵەستین لەبەرەوەی پەیوەندیان لەگەر کەس نەما بەرەبەرە خزانەکانیان بچکەبەوە لە ساڵی 2002 پیرەمێردێک لە تەمەنی 85 ساڵی مابوو کە بەو شێوەزارە قسەی دەکرد و کۆچی دوایی کرد بەو شێوەزارە مرد ئێستاەوە دەبێت چی بکەین دەبایە 20 ساڵ پێش ئێستا بڵێن پلانێکی 10 ساڵیمان هەبێ پلانێکی 25 ساڵیمان هەبێ هەموو دەستگایەکانی دەوڵەت و هەموو هاوپشتیمانی تێدا بەشدار بێت بۆ ئەوەی لە قۆناغی 6A بگوازینەوە بە قۆناغی 5 کە قۆناغی گەشەکردنەوە زۆر سپاس. ئاماژەی بە بابەتێکی زۆر گرنگدا کە ئێمە بەداخەوە زمانی نیشتیمانیمان نییە ئەوەی کە هەموو ئاوەزمەندی و فەرهەنگ و ئەدەبیات و ئەرشیفی نەتەوەی و میراتی نەتەوەکەمان بەداخەوە بە پێی دیالێکتەکان تۆمار کردووە کە ئەمەش نابێتە ئەوەی کە ئەو زمانە نیشتیمانەی کە ئەبێتە زمان حاڵی تر نەتەوەیە کە زمانی ستانداردە و بەداخەوە هەتا ئێستا ئێمە بەهەڵە لە زمانی ستاندارد تێگەشتوین وازانی زمانی ستاندارد زمانی نیشتیمانی ئەبێتە خۆرەی دیالێکتەکان بەڵام بەو شێوەیە نییە چونکە هەموو دنیا لە هەر کوێیەک هەر نەتەوەیەک هەبێ زمانی هەبووە هیچ زمانێکیش
بێ زار و شێوەزار نەبووە بەڵام ئەمان هاتوون زمانێکی ستانداردیان دیاری کردووە بۆی بێ بە زمان حاڵی دیالێکتەکانیش هیوادارین ئەو لە پێوەرەی کە جەنابی مامۆستا ئاماژەی پێدا ببێت بە سۆنگەیەک بۆی کە ئێمە چۆن هەوڵبەی زمانی کوردی لە ئاستێکی ئێستای کە بەداخەوە لە قوناغێکی مەترسیدایە لەو پرسیاری جەنابی مامۆستا مستەفاوە کە کردی ئێمە پێشتر هەرچێک کرابێ بەسەر زمانەکەمان داگیرکراو بووین بەڵام ئایا لەم 30 ساڵی حکومڕانی کوردیدا بۆ ئێستا زمانی کوردیمان خستۆتە ئاستێکەوە کە زۆر بەداخەوە لە ئاستێکی مەترسیدارایە کە خۆمانین ئەیبێ بەڕێوە بەڕێزان لەبەر ڕێزگرتن لە کاتی بەڕێستان و ئەو بەرنامەی لە کارنامە